ناوم نیەنە لە قەزای چۆمان لە قوتابخانەی فیدراڵی کچان توانیم بە اختیارکردنی عەرەبی کۆنمرەی 95.66 بەدەست بینم. حتما یەکەم جار بە یارمەتی عایلەکەم دواتر بە هەوڵی خۆم توانم ئەو کۆنمرە بەدەست بینم. وەزحیمە ئەو ساڵی خوێندن لەگەڵ ساڵەکانی دیکە جیاواز بوو لەبەرەوەی نەتوانی لە هاوینەکەەوە خۆ ئامادەکاری و هەروە خوول و ئەو شتانە بکەین کە هەموو قوتابێکی پۆل 12 پێش ئەوێ بچێتە قوتابخانە ئەیکا. وەروەوە شتێکش کە زۆر ڕێگر بوو یان زۆر قورسی یەخستە سەر پۆلی دوازەکان و زۆر قەلەقی کردن داخستنی قوتابخانەکان بوو لە دەستپێکی قوتابخانەوە هەتاوەکو 16 2021 دەستن بە خوێندنێکی تەواو جدی نەکرد لەبەر وەزحی کۆڕۆنا. بەڵام سپاس بەخوا توانیم ئەو کۆنمرەیە بەدەست بێنم و هەروە سپاسی هەموو مامۆستاکانیش مەکەم بە تایبەتی مدیر و معاونم مامۆستا بنار کە زۆر پشتگیر و نسحەتیان نەکردم تاکو بتوانم ئەو کۆنمرەیە بەدەست بێنم. بەڵام لە ڕاستیدا کردنی خوول و هەروەها قوتابخانەی تایبەت تاکەشت نییە بۆی بتوانی دەرەجەیەکی بڵند و باش بەدەست بینی. ئەگەر بێت بتوانی لە قوتابخانە لەگەڵ مامۆستاکان تا بڕۆ بە تایبەتی خوێندنی ڕۆژانە هەر هەمووی زۆر بەڕێکوپێکی بکەی ئەوە ئەتوانی دەرەجەیەکی زۆر باش و بڵند بەدەست بهێنی. سپاسی خوای گەورەکەین کە ئیمساڵ کچەکەم نیان خانتوانی لە ئاستی قوتابخانەی فیدراڵی کچان نمرەی یەکەم بەدەست بێنێت لە پۆلی 12 زانستی. بەڕاستی ئەمە بۆ ئێمە مای فەخر و شانازیەکی زۆر گەورەیە لە کاتێکدا کە تۆ لە ژینگەیەکدا ئەژی شوێنەکە دوورە دەستە ناوچەیەکەت ناوچەیەکی تەواو پەراوێش کراوە لە ڕۆی ئەو شێوازە زانستیانەی کە پێویستە پەری پێ بدرێت یاخود ئەو خولانەی کە ئەکرێنەوە لێران ئەو شتانە بوونی نییە یاخود دۆخی ئەو ساڵ کە دۆخەشی زۆر تایبەت بوو کە دۆخی کۆڕۆنا بوو بەداخەوە یعنی ئەمە نەتوانرا وەکو پێویست ئەوەی کە پێویست بووی بۆی بکرێ. بەڵام ئەوەی لەسەر ئێمە بوو ئەو پەڕیتوانامان بەکارهێنا بۆ ئەوەی بتوانین کەشێکی بۆ بڕەخسێنین کە بە ئارەزووی خۆی بتوانێت ئەو قۆناغا تێپەڕێنێ.